کاتتان باش. من ئەندازیار نیار، ئەندازیاری سەرپەرشتیاری باڵەخانەی دیشەش لە پرۆژەی بەرزایەکانی سلێمانی. ئێرە باڵەخانەی دیشەشە کە لە ئێستادا دەستکراوە بە ڕادستکردنی چەندین یەکە لە باڵەخانەکەدا کە ئامانجمانە لە نزیکترین کاتدا دەست بکەین بە ڕادستکردنی سەرجەمێکەکانی باڵەخانەکە. هەروەک دەبینن باڵکۆنی یەکەکان جوانترین دیمەنی دڵڕفێنی شاری سلێمانی لێوە دیارە. هەر باڵەخانەیەک پێک هاتووە لە 20 نهۆم کە لە هەر نهۆمێکدا 4 یەکەی تێدایە، هەروەها 2 نهۆم تایبەتە بە پارکی ئۆتۆمبیل. ئامانجمان خۆشگوزەرانی ئێوەیە، بۆیە لە سەرجەم باڵەخانەکان بەرزترین کوالیتی و باشترین کەرەستەی براندە جیهانیەکان بەکارهێنراوە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان.